لایتی مۆبایل دەبێتە تیشی ئومێدی دوو برای هەولێری. ماهیر و محەممەد دوو قوتابی کۆڵنەدەرن کە هەژاری نەیتوانیوە ڕێگریان لێ بکات، بەڵام تاریکی تەنجی پێ هەڵچنیون. دیمەنەکە پڕە لە ئازار و هیوە. محەممەد لە تەنیشت براکەی دانیشتووە و لایتی مۆبایلی دایکی بۆ گرتووە تا ماهیر بتوانێت ئەرکەکانی قوتابخانەی بنووسێتەوە. ئەوان نەک هەر خەمیوانەکانیانە، بەڵکو خەمی ئەو تاریچەشیانە کە بەهۆی نەدانی پارەی کارەباوە زیاتر لە 3 هەفتەیە ماڵەکەیانی تەنیوە. جار بەجار ئەو لایتی لۆبراکەم لەدەم ئەو دەنووسەوە ئەو تەواو دەکە ئەم دەنووسمەوە. چەند شەو دەبی ئاوا بەلایت دەخوێنی یان دەچی ماوە دراوسێکەتان؟ 20 شەو دەبێ. وەڵای زۆر زەحمەتیشە بۆ من. زەحمەتە لێ خیندن لەبەوە بۆ بنەوە ئای زەحمەت نییە؟ 20 شەوامە ئەوە دەرس و شتی دەنووسینەوە. خوێندن لە بۆ ماوەها زۆر زەحمەتە، زۆر زەحمەتە، یعنی ناتوانین بەو شێوەی خوێندنەکەی خۆمان بە جوانی بکەین. داواکاری چییە؟ داواکاریمەوەیە کارەبامان بینەوە. زۆر یعنی زۆر وەزعمان شۆڕە. داواکاریمەوەی لە خێرخوازان بەهانامان بێ یارمەتیمان دەن. دەرسەکەمان ناتوانین زۆر بە جوانیش بخوێنین. جار وێ شانی مۆبایلەکەی خلاص دەبی ناتوانین ئەویش لایتەکەی ویش بکەین. نا سۆبەمان هەیە و نا ڕۆناچیمان هەیە بەهانامان وەرن خێرتان دەگاتێ. دایکی و منداڵانە بە چاوی پڕ لە فرمێسک و دڵێکی شکاوەوە باز لە گوزەرانیان دەکات. ئەو خێزانە بەهۆی نەبوونی هیچ موچە و سەرچاوەیەکی بژێوی نەیانتوانیوە پارەی کارەبای پرۆژەی ڕۆناچی بدەن، بەو هۆیەوە کارەبایان بڕدراوە. بەخوا تقریبانەوە 20 ڕۆژێکە کارەبام لەسەر بڕاوە، لەبەرەوە ئیمکانەتم نەبوو پارەی کارەبای بدەم. کارەبایەکان لەسەر بڕی بەخوا مۆبایلەکانمان لەمارە جیرانەکان شەحن دەکەمەوە، دەچم دەبەم شەحن دەکەمەوە. بەس لەبەرەوەی منداڵەکانم بەلایتی مۆبایلی دەرسەکەیان دەخێنن. ئەگەر مۆبایلەکانیشمان شەحن نەکەینەوە دەچنە مارە جیرانان خوێندنەکەیان دەکەن. زۆر زۆر زەحمەتە، زۆر زۆر هیچم نییە. بەخوای داواکاریم لە خێرخوازانە بەهانام بێن و یارمەتیم دەن. داواکاریم لێیانە بەس لە کرێچاتی ڕزگارم بکەن. دارەکانیشم دەرسەکانیان زۆر زۆر بە زەحمەت دەخێنن. درندا خیدمان پێ ناکرێ بۆ تاریکەی نازانین کو بخێنین. چی بکەم؟ هیچ دەسەڵاتێکم نییە. ئەم خێزانە تەنیا داواکاریەکی سادەیان هەبوو، ئەویش گەڕانەوەی ڕووناچی بوو بۆ ماڵەکەیان. دوا بە دوای ئاشکراکردنی گرفتی ئەم خێزانە لە ڕێی پەیامەوە، ئالان حەمە سەعید وەزیری پەروەردەی هەرێم ئامادەیی خۆی نیشاندا بۆ هاوکاریکردنی ئەم دوو قوتابیە و ڕایگەیاند ناتوانێت لە پارەی کارەبا بەخشینیان بۆ بکات، بەڵام قەرزی کارەبایان بۆ دەداتەوە و پاڵپشتی داراییان پێشکەش دەکات. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.